ئازادی و کۆمەڵگە. ئازادی نەک خواستێکی بنەڕەتی هەر مرۆڤێکە، بەڵکو یەکێکە لەو مافە خواکردانی کە خوددا پێی ڕەوا بینیوە. ئازادی مرۆڤ بریتیە لەو بابەتەی کە زۆری لەسەر وترا و دەقی هەزاران کتێبی پڕ کردوێتەوە. بە سەدام ڕێبازی فکری و فەلسەفی لەسەر دروست بووە و هەریەکەیان بە جۆرێک وێنەیان کردووە. بابەتی ئازادی مرۆڤ لە ناو ئاینە ئاسمانی و زەمینیەکانیشدا بابەتی مشتومڕ بوو، هەر کام لە ئاینەکان لە ڕوانگەی خۆیانەوە باسییان لێوە کردووە. دیارە ئازادی چەمکێکە مانای زۆر هەڵەکرێت لە فەلسەفەیە لە دینە کە عادەتەن سەرچاوەی دەستورەکان دیدگای فەلسەفیە و بەتایبەت بۆ کۆمەڵگانەی کە دین تێدا زاڵە دیدگای دینیشە. لە ڕووی فەلسەفیەوە ئازادی مێژوویەکی دوور و درێژی هەیە، بەتایبەتی ئەو ئازادی پێوترێ ئازادی سلبی کە بۆ مانایەدێک کە تۆ بتانی کارێک بکەی بەبێ ئەوەی دەسەڵات دەستخاتە ناو ژیانتەوە یاخود ڕێگری لێ بکە. لە زمانی ئینگلیزیدا دوو شە بەکارێنرێ بۆ وەسفی ئازادی. یەکەمیان پێوترێت فریدەم فرۆم، واتە ئازادی لە ئازاد بی لەوەی کە حکوومەت دەست نەخاتە کاروبارتەوە، دەسەڵات دەست نەخاتە کاروباری ڕۆژانە و ژیانی خۆتەوە، کە ئەمە دەچێتە چوارچێوەی ئەو مێژووی کە هاتووە بۆ گەشەی ئازادی. لە هەمان کاتە فریدەم تو، واتە ئازادی بۆ، کە ئەمەش ئازادی ڕادەربڕین کە تۆ بتوانانی ئازادی ئەوەت هەبێت ڕای خۆ دەربڕی، ئازادی کۆڕ و کۆبوونەوەی سیاسی، ئازادی خواپەرستی جاچە هەر دینێک بێت. چونکە لە بنەمادا ئەگەر بگەڕیتەوە بۆ مێژووی مرۆڤ کۆمەڵگە هەبووە، دەوڵەت نەبووە، خەڵک بە شێوەی جیاجیاژیانیان. ئەگەر تۆ لە کوردستان بڕوانی بۆنە لە سلێمانی کە ئێمە قسە ئەکەین لە دەوروبەری سلێمانی، پێشەوەی شار و دەوڵەت و دەسەڵات و حتا کۆمەڵگەش هەبێت خێزان هەبووە. ئەم مرۆڤانە ئازاد بوون لەوەی کە چی ئەکەن، لەکوێ ئەژین، چی ئێن بکێ وە چی وەرەگرن لە بەرامبەریدا. کۆمەڵگە دروستە بێت، کۆمەڵگە بە وەکو چەمکێکی ئیجابی قسەی لەسەرەکرێت، چونکە تۆ خەڵک کۆکەیتەوە لە چوارچێوەیەکی بڵین چوارچێوەی جڤاتێکی سیاسیە یاخود جڤاتێکی کۆمەڵایەتیە کە دەتوانن لەسەر ئەو شتانەی کە هاوڕان و هاوبەشن بەیەکەوە بژین. بەڵام حکوومەت بە شێوەیەکی گشتی بەتایبەت لە دوای گەشەی ڕێنیسانس و ڕۆشنگەریەوە لە ئەوروپا بە شتێکی سلبیە بینڕێت، چونکە حکوومەت هەمیشە ڕێگرە لە ئازادی ئینسان، توانای ئینسان بۆ ئەنجامدانی کۆمەڵی کار کەمەکاتەوە. ئەمەش لەو ڕوانگەیەوە سەرچاوی گرتووە کە حکوومەت لە کۆمەلگای تۆ خۆبەخشانە بەشداری، بەڵام لە حکوومەتە مەرج نییە تۆ خۆبەخشانە بەشداربی. ئەگەر بڕوانین لە مێژووی ڕۆشنگەری کە چەمکی دەوڵەت و دەوڵەت نەتەوەش لێەوە هاتووە و دەستوریش چەمکی گرێبەستی کۆمەڵایەتی سەر هەڵەیە. یعنی لە لای بۆ نمونە تۆماس هۆبس ئەو کەسێک کە حاکمە دەسەڵاتی ڕەهای هەیە، بەڵام جۆن لۆک دێت دەڵێت نەخێر، هەر دەسەڵاتێکە بوو دەبێت شەرعیەتی بێ. ئەم شەرعیەتە ڕەزامەندی خەڵکە. لە کاتێکە ئەم شەرعیەتە پێشێل کرا، خەڵک مافی ئەوەی هەیە کە شۆڕش بکە و شۆڕشی ئەمریکی لەسەر ئەم چەمکە بنیاتنراوە سەرچاوی گرتو. دوای ئەو ڕوسۆ دێ کە ڕۆسۆ باسیەوەکە کە تەنها ئەوە بەس نییە کە تۆ حکوومەتێکت هەبێەوە لەسەر ڕەزامەندی خەڵک مامەڵە بکەوە دەسەڵاتێکە، بەڵکو پێویستە بە ئەنجومەنێکی نوێنەرایەتی هەیە کە لە ئێستادا دەتوانین بڵین پەرلەمانە. خەڵک بۆی بەشداری دەسەڵات بێ، بۆی گوێڕایەڵی یاسا دەبێ بەشدار بێ لەو یاسایە کە دانرێت. لە دانانی یاساکەدا لای ڕۆسۆ ئازادی ئەوەیە کە تۆ پێڕەوی یاسای بکەی کە خۆت داتناوە و ئەو یاسایش کە دایانە نوێنەری خەڵکدایانە کە ئەمە لە چوارچێوەی پەرلەمان یاخود ئەنجومەنێکی هەڵبژێردراوە کۆوە بێتەوە. واتە بە چەند قۆناغێکە هاتووە بۆ ئێمە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەژین، لە ڕووخانی دەسەڵاتی عەباسیەکانەوە لە بەغدا کە ئەوە بە قۆناغی زێڕین دانرێ لە ناوچەی ئێمەداوە لە مێژووی ئیسلامیشدا، کە ئەو کاتە گرنگیکی زۆر
بە زانست دەدرا گرنگیەکی زۆر بە ئیداری دەوڵەت لەسەر بنەمای ڕەزامەندی خەڵک و ڕازیبوونی خەڵکەدرا ئەم کۆمەلگانەی ئێمە بەرەو دواوە گەڕاونەتەوە و لە چەقبستویکی بەردەواماشیاون لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە بۆیە بینین کە دەوڵەت دروستە بێت لەم ناوچەیە دەوڵەتی دیکتاتۆری بەرهەمێنێ دەوڵەتێک کە لەسەر ناسیۆنالیزم وەکو دروشم بنیاتراوە و هەموو تاوانەکانە خاتە سەر لایەنێکی تر کە لەم حاڵتی ئێمە ئیمپریالیزم بووە ئیمپریالیزمی بریتانی بێ یا فەڕەنسی بێ یان پرتوگالی یا بەلژیکی وە کەمتر لە دوای جەنگی ساردەوە ئەمریشەکان و کۆمەڵگەکانی ئێمە دین تێدا زاڵە کە ئاین تێدا زاڵ بوو پێویستی بەوە هەیە کە تۆ بگەڕێتەوە بۆ ئاینیش بۆیە من لە سەرەتا وتم سەرچاوی ئازادی ئەگەر بگرێتەوە بۆ فەیلسوفە دیارەکانی ڕۆژاوە ژوانە جۆن لۆک لە چیرۆکی ئادەمەوە دەست پێەکە کە باوکە و خێزانێکەوە ئەندامی هەیە و دەبێت چۆن مامەڵە بکرێ ئەینجا دێتە سەر شێوازی دەوڵەت و شێوازی بەڕێوەبردننی دەوڵەت بۆیە لای ئێمەش ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژووی ئیسلام کە بەداخەوە ئەمە قسەی لەسەر نەکراوە لە ناوەندە دینەکانی ئێمە وەرتان لەلایەن مامۆسایانی ئاینیش و تاربێژانیشەوە ئەوەیە کە یەکێک لە لایەنە سەرەکیەکانی ئاینی ئیسلام دادپەروەریە بۆ نمونە کە دادپەروەری بەشێکە لە ئازادی و ئەم دوو چەمکە تەواوکرد یەکتن بەتایبەت لە ئێستادا چکە کاڵی دادپەروەری باز لە یاساکەی و ئازادیش بە یاساوە بە دەستور دەپارێزرێت بۆیە لە ڕووی ئازادیەوە ناوچەکانی ئێمە لە قەرارن چونکە نەمانتوانیوە ئەو پێشکەوتنە فەلسەفیانە و ڕۆشنگەریانەی لە ڕۆژاوە هەبوون بۆ ئێرە بێنین و بەپی ناوچی خۆیان بیسەمین لە هەمان کاتیشدا ئاین لای ئێمە کورد بۆتەوە لە کۆمەڵە کشتی ڕۆژانەدا ناوەڕۆکی ئاین لای ئێمە کاڵ بۆتەوە نمونەیەکی تر کە بەلای منەوە زۆر سەرنجڕاکێشەوە من خۆم نەمتوانێ وەڵامی بمەوەیە کە لە ئیسلامدا کاتێک کە پێغەمبەر درودی خوای لێبێت دوایین جار حەجەکات و پێشەوەی بمرێت دەیتوانی کەسێک لە خێزانەکەی خۆی بک بە جێنشینی خۆی دەیتوانی کە شێوازێکی حکمی بنەماڵە دروستکە لە ناو ئاینی ئیسلامەکە لە هەندێک ئاینی ترا هەبوو ئەمەی نەکردووە بە ڕاوێژکاری دانراوە بەڵام ئێستا گەر تۆ لە ناوچی ئێمە بڕوانی هەمووی حکمی بنەماڵە و حکمی خێزانێکە کە ئەمە پێچەوانەی بیری ئیسلامە بەڵام وەکوتم من خۆم وەڵامەکەیم دەست نەکردو کە چۆن ئەمە دروست بووە لە کاتێکە ئەمە لە ئیسلامە لە ناوڕۆکی ئیسلامانەیە ئازادی چەمشێکی ئاڵۆزە لە ڕاستیە چەمچێکە لە بەدیوێکە لە ناو مێژووە گەشاکە ئەواتە وەک چۆن سەرەتایەکی مێژووی هەیە مێژوویەکی دیاریکراو هەیە بۆ دەست پێکردن و سەرهەڵدانی ئاوهاش پرۆسەی پەرسەندن و ئەو وەرچەرخانانەی کە بەخۆیەوە بینی هەمووی لە ناو مێژووە ڕوەدا بە دیوێکی تریشە ئازادی چەمچێکە ئەتوانین بڵێن چەمچێکی ئەزەلیە یا وەکو ئێدوارد ساعی دەڵێت ئەو چەمکەیەکە لە سەرەتایی هوشیاربوونەوەی مرۆڤ بە بەهای ئازادی مرۆڤ ناتوانێت دەستی لێ هەڵبگرێت لە هەموو قۆناغەکانی مێژووی بەشەریەتە لە هوساتەوەی کە ئەبێتە بەهایەکی گرنگ بۆ مرۆڤ ئیتر بەشەریەت ناتوان دەستبەرداری ئەم بەهایە بێ و لە هەموو لەسەر تاسەری جیهانە ئەمڕۆ بەتایبەت ئێمە لە سەدەی 21 کاژین هیچ کۆمەڵگایەک نییە بە شێوەیەک لە شێوەکان سەرڕای جیاوازی گەورەی کولتوری و شارستانی نێوان نەتەوەکانی سەرگۆی زەوی بەڵام هیچ نەتەوەیەک نییە بە شێوەیەک لە شێوەکان کە بایەخی بەهای ئازادی نەزانێ ئازادی ئەتوانین بە چەند شێوەیەک پێناسەیەک بکەین یەکێک لەو پێناسانەوەیە کە بریتیە لە ئەو ڕەفتارایی کە لە هەر مرۆڤێکەوە دەرئەچێت و ڕەفتارێک بێ کە لەسەر بنەمای بژاردەی مرۆڤ خۆی بێ و دوور بێ لە هەموو فشارێک کە لە سەری هەبێ و هەر کۆت و پەیوەندێک کە لە ڕێیا هەبێ واتە بریتیە لە بڕیاردان و بژاردننی ئازادانەی مرۆڤ بۆ هەر شتێک کە پەیوەندی بە ئەوە بێواتە بەمانایە بەو مانایی کە لە سەردەمی ڕۆشنگەریە هەبوو ئازادی بریتیە لە مافێکی سروشتی واتە هیچ تەنانەت ئێمە لە کولتوری جیهانی ئیسلامیشە بە شێوەیەک لە شێوەکان تا ڕادەیەکی زۆر ستایشی چەمچی ئازادی کراوە و باستەوە کراوە بۆرەنە یەکێک لە خەلیفەکانی وەکو
خەلیفە عومەر بن خەتاب خوای ڕازی بەسیەوە کە کات مرۆڤ چۆن ئەتوانرێ کۆی لەبێ کە بە ئازادی لەدایک بووە کەواتە ئێمە لە هەموو شارستانیەت و لە ناو هەموو کولتورەکانە بە جیاوازی ئەو جیاوازیە ئەو تەفاوتە تاریخی کە لە گەشەی هەر بیر و باوەڕێکی سیاسی و کۆمەڵایەتیە هەیە بەو جیاوازیەشەوە هەمیشە ستایشێک ئەبینین بۆ یەکێک لە بەها ئەزەلیەکانی مرۆڤ کە بەهای ئازادیە. ئازادی بە دیوێکی ترە وەک لای ئەمایۆن کانت ئەی بینی فەیلسوفی گەورەی ئەڵمانی دوو جۆر ئازادیمانێ ئازادیەکی کە ئەو پێڵێ ئازادیەکی سالب ئازادیەکی تایبەتی کە پەیوەندی بە ئازادی فەردەوە هەیە ئازادی تاک خۆیەوە هەیە ئەم ئازادیە شتێکە کە ئینسان ناتوانێت دەستی لێ هەڵبگرێت و ئازادیەکی تر کە پێوتری ئازادی موجب ئەو ئازادەیە کە بۆ نمونە ئەو مافانەیە کە ئینسان هەیەی لە ممارسەکردنی ئازادیە ئەبێ هەموو ئەو ئامرازانیشی بۆ فەرەهەم بکرێت بۆی بتوانێت ئەو ئازادیە پەیڕەو بکە بۆ نمونە تۆ ئەگەر بڕوات بەوە هەبێ ئازادی تایبەتی بریتێلەوەی کە خاوەن بیر و ڕای خۆت بی بەرامبەر بە مەسەلێکی دیاریکرا و ئازادی موجبەوەیە کە بۆ نمونە ئەو ئامرازانت بخرێتە بەردەست کە بتانی ئەو لە ڕێگەیانەوە تعبیر لەو ئازادی بکەی بۆ نمونە کە تۆ بڕات بیر و ڕادەربڕین هەبێ پێویستە کە لە ژینگەیە کابی کە بۆ نمونە ڕاگەیاندن لە بەردەسا بێ سەکۆیەک لە بەردەسا هەبێ بۆی بتوانانی ئەو مافە پەیڕەو بکەی واتە پەیوەندێکی لای ئەماوێل کانت پەیوەندێکی گەورە لە نێوان هەردوو چەمکەکە هەیە چەمکی ئازادی سالب و چەمکی ئازادی موجب واتە هیچ ئازادیەکیش لە کۆتاییە بەبێ دابینکردنی ئامرازەکانی پەیڕەوکردنی ناتوانرێ بچێتە پێشەوە. ئازادیەکێکە لەو چەمکانی کە پێناسەکردنی قوزەرە قورسە چکە بە درێژایی مێش و لە بواری فەلسەفیشی لە بوارە کۆمەڵاتەکان شاب پێناسەی جۆراوجبەری هەیە تەنانەت ئەتوانی کۆنترین پێناسەی ئازادی بە وتەی سوقرات کاڵێ ئەتوانی ئەوەنە پەنجە ڕاوەشێنی هەتا بەرلوتم ناکەوێت سنووری ئازادی من لەو شوێنە هەیە یا ئەوەی کاڵێ سنووری ئازادی من لەو کاتا کۆتایی پێکرد سنووری ئازادی تۆ دەست پێکە هەموو ئەم چەمکانە تاکو ئێستا نەتوانرا بخرێتە قاڵبەوە لە بەرەوەی مەسەلەی ئازادی مەسەلەیەکی زیاتر بڵێن نۆرمێکی ناوەچیە ناتوانانی وەکو شتەکانی کە پێناسێکی دیاریکرایی بۆ بکەیت بۆیە سەرەکەی بە قۆناغەکانی مێژووە قوتابخانە فەلسەفێ جیاوازەکان هاتوون پێناسی جیاوازیان بۆ کردوون هەنێک پیان با بە ئازادی مەسەلێکی ڕەها ئینسان چۆن لەدایکە بێ پێویستە هەرواش بژی چۆن بە بێجلوبەرگ لەدایکە بە پێویستەوە بشی هەنێک فەیلسوف پێی وایە کە ئازادی جۆرێکە لە ئیلتیزام هەنێکیکە پێی وایە مەسەلەی ئازادی ئەوەیە کە تۆ بتوانیت مارسی ژیان بە پێی ویستە خودیەکانی خۆت ئەنجام بیت ینی پێناسی جۆرا و جۆری هەیە و لە قۆناغە مێژوەکانیش مەسەلەی ئازادی بۆ تەمەچێکی لە مەسەلە گرنگەکان هەر ئەوەیە بەڵام ئەگەر بین پێناسەی ئازادی بە پێی ڕێکەوتنامە نێودەوڵەتەکان کەین نانداوانیش ڕایی جیاوازیان هەیە وەک لە مادەیەکی جاڕنامەی گەردوونی مافی مرۆڤ کە مرۆڤەکان بە ئازادی لەدایکە بن بە جیاوازی ڕنگ و ئاین و نەتەوە و بە هەموو جیاوازەکانەوە لەدایکە بن پێویستە ڕێز لەو ئازادی و ئینسانانە بگیرێ ینی تەنانەت مەسەڵەن لە ناو یاسە نێودەوڵەتەکانیشا مەسەلەی ئازادی بە شێوازێکی تر پێناسەکراوەتەوە و ئەوەی کە مەسەڵەن جێگەی سەرنجە لە مەسەلەی ئازادیە تەنها یەکێک لەو مەدرسە فیکریانەی کە ئەتوانین بڵێن فەلسەفەی فەڕەنسیە کە و جیاواز بیرە کاتۆڵێ تاکە ئەگەر بمانێ ئازادی تەواو ممارسە بکەین تاکە وشەیەگە بێت کە قەدەغەیکەن وشەی قەدەغە خۆیەتی هیچ شتێکی کە قەدەغە نەکرێ ئەمە شەکە لەو تێڕوانینانی کە بۆ ئازادیەیە کەواتێ ئێمە ناتوانین ئازادی بخێنە قاڵبێکی دیاریکراوە یەکێک لە چەمکە ئاڵۆزەکان و لە هەمان کاتدا چەمکە سادەکان یەکێک لەو چەمکانەی زۆرترین قسەی لەسەر کراوە بەرگری لێکراوە یەکێک لەو چەمکانەی کە زۆرترین هێرشی کراوەتە سەر و تەفسیری دۆزەخیانەی بۆ کراوە بریتیە لە ئازادی بەمانایەک لە ماناکان ئازادی ئینسان چەمکێکی سادەیە کاتێک کە دەیبەستینەوە بە بەهایەک وەکو بەهایەکی ئینسانی خۆی سێریەکەین وەکو بەشێک لە شوناسی ئینسان بوون سێریەکەین وەکو چۆن دەوترێ ئینسان مرۆڤ بوونەوەرێکی قسەکەرە یا جاری وایە دەوترێت بوونەوەرێکی عاقڵە بە هەمان شێوە توانین بڵین بۆمانە ئازادی بەهایەکی ئینسانیە توانین بڵێن ئینسان تاکە بوونەوەری ئازادە یا تاکە بوونەوەرە بە دوای ئازادی دەگرێت تاکە بوونەوەرە لە فەزای ئازادیدا توانا و بەهرە و خۆی نمایش دەکاوە چەکەرە دەگرێت
بە پێچوانەوە مێژووی مرۆڤایەتی مێژووی ئازادی نییە، بە پێچوانەی ئەوە مێژووی مرۆڤایەتی مێژووی کۆتکردن و بەندکردنی ئازادیەکانە. ئەوەندەی مرۆڤ قسەی لەسەر ئازادی کردووە زۆر لەوە زیاتر ئازادی لە دەست دەرهێنراوە. یعنی ئەگەر ئاوڕێک لە مێژووی سیاسی کۆمەڵاتی ئابووری و فکری مرۆڤایەتی بدەینەوە لەو قۆناغەوە کە مرۆڤ دە عەقڵی بۆشکاوە مێژووی ژیانی خۆی بنووسێتەوە مێژوو دەست دەرپێ تا ئێستا سیرەکەی زۆرترین جار و لە زۆربەی قۆناغەکاندا لەژێر ناوی جیاجیا لەژێر تێگەشتنی جیاجیا لەژێر چەمکی جیاجیاوە سیستەمی سیاسی و کۆمەڵاتی و ئابووری و کەلتوری جیاجیادا ئازادی مرۆڤ پێشێل کراوە. هەمیشەش بۆ پێشەکردنی ئازادی مرۆڤ بیانوو هەبووە، هەمیشە بۆ سنوردارکردنی ئازادیەکانی ئینسان بیانوو ئامادەیە. بیانوەکان جاری وهەیە پەیوەندی بە لە سەردەمێک لە سەردەمەکاندا دەبەسترێتەوە بەدینەوە بۆی کە بە ناوی بەرگریکردن لە بیر و باوەڕێژی باڵا، بەرگریکردن لە مقدەس، بەرگریکردن لە جۆرێک لە تێگەشتن و تەفسیریشی مطلق مرۆڤ کۆتوبەند کراوە. ئێمە لە سەدەکانی ناوەڕاست لە ئەو قۆناغەمان لە مێژووی مرۆڤایەتیدا خوێندوێتەوە بینیوە کە بە مەلاین مرۆڤ ئینسان سەر بڕاوە کوژراوەت مافی بیرکردنەوە و نووسین و ئازادی لێزەوە کراوە. قۆناغێکی کە هەیە کە یا جۆرێکی کە با بڵین هەیە لە پێشەکردنی ئازادی بەنای بەرگریکردن لە کۆمەڵگا و بەرگریکردن لە بەهاگشتەکان و بەرگریکردن لە سیستەمی کۆمەڵاتی و بەرگریکردن لە بنیاد و پێکاتە تەقلیدیەکانی ناو کۆمەڵگا خۆی. دیسان ئەمە دەتوانین لە ناو هەتا بۆ هەموو ئەو حالەتان توانین لە ناو ئەدەبی کوردی و فۆکلۆری کوردی ئەم دۆخانە بدۆزینەوە کە کۆمەڵگا لە ژێر ناوی بەرگریکردن لە پێکاتە خێڵەشی و بنیادە تەقلیدەکانی خۆی پەلاماری و هێرشی وە سزای ئەو کەسانەی داوە کە لەم سیستەمە کۆمەڵایەتیە دەرچوون. لە تەنیشت ئەویشەوە قۆناغی جۆرێکی تر یا فۆرمێکی تر لە پێشێلکردنی ئازادیمان هەیە کە سیستەمی کە سیاسیە مەسەڵەن بەرمونە بەناوی بەرگریکردن لە بیر و باوەڕەکانی لە ناسیۆنالیزم بەنای بەرگریکردن لە نەتەوە بەنای بەرگریکردن لە بەها باڵاکان و حکایەتە گەورەکانی نەتەوە هەموو ئەمانەی لە دەرەوەی ئەم سربی ناسیۆنالیستە بیریان کردوێتەوە جۆڵاون لە مێژوودا چەوسێنراونەوە بەعز بە نەتیجا کاتێک کە ئازادی پێشێل دەکرد کاتێک کە ئازادی کۆمەلگای یا کۆمەلگای دەچەوساندە یا مافی ئازادی پێنەدا بیانوەکانی لەو نوعانە بوون. بیانوەکانی چی بوون؟ بیانوەکانی ئەوە بوون کە ئەوان هەدەفێکی باڵیان هەیە، ئامانجێکی باڵیان هەیە بۆ ئامانجە باڵای ئیش دەکەن و هەر کەسێک لەم ئامانجە بچێتە دەرەوە ئەمە بەکرێ گیراوی بێگانەیە و تێکدەری سیستەمەکەیە و تێکدەری ئەوەیە کە کۆمەلگا بە ئاسوو دەبێت و بیریشمان نەچێت لە دوشمەکانی بەعز بریتی بوو لە ئازادی. و بۆیە لە ڕاستیدا کە سەرەتا وتم چەمکی ئازادی لە یەک کاتدا چەمکێکی سادەیە لە هەمان کاتدا چەمکێکی ئاڵۆزە مەبەستمەوەی سادەیە ئەگەر بە سادەیی وەریگرین بۆی کە ئازادی بەهایشی ئینسانیە پەیوەندی بە بنیادی ئینسانەوە هەیە لە دەرەوەی ڕەگەزی، لە دەرەوەی بیر و باوەڕەکانی، لە دەرەوەی ڕەنگی پێستی، لە دەرەوەی ئینتیمان نەتەوەی و کۆمەڵایەتەکەی. بەڵام ئاڵۆزە کاتێک سەیری مێژوو دەکەی ئاڵۆز کراوە. یعنی ئەم چەمکە چەندین جار لە چەندین قۆناغدا لە چەندین سیاقی چەندین ئایدۆلۆژیادا یاری پێکراوە. هەر هێزێک و هەر سیستەمێک هەر دەسەڵاتێکی فاشیش باسی فاشێتیش لە چارچەوەی جارێشکە ئازادی چەمک کردوەوە تاریف کردوەوە. بەنوە دەسەڵاتی فاشی و نازیزم لە سەدەکانی سەدەی ڕابردوودا کە بووم بە کوژرانی میلیۆنانی ئینساندا چەمکی تێگەشتنی خۆیان هەبوو ئازادی و پێیان وابوو ئینسان لە ئینسان گرنگتر کۆمەلگایە، لە ئینسان بە قیمەتتر ئایدۆلۆژیا و بیر و باوەڕەکەیەتی، لە ئینسان وەکو گۆشت خوێن بەهادارتر ئەو حکایەتەیە کە دەبێت ئینسان بۆی تێبکۆشێ خەباتی بۆ بکات لە پێناویدا ببرێ و بژی. بەڵام لە ڕاستیدا ئەمە یاریکردن بوو بە ئازادی. ئەگەر نا ئازادی خۆی لای من چەمکێکی ئینسانی زۆر بەسیتە پەیوەندی بە شوناسی مرۆڤ خۆیەوە هەیە و ئینسان و ئەم چەمکە نابێ ببەسترێتەوە بە ئایدۆلۆژیا بەڕای من نابێ بەسترێتەوە بە چەمکە گشتەکانەوە دەبێت بەسترێتەوە بە ئینسان خۆی بە تاکی ئینسان خۆی وەکو چۆن جیل و بەرجی من و تۆ بە یەک ناچێ و بە مافێکی سروشتی منە بۆ مافێکی سروشتی تۆشە بۆی کە زلەکەت بە من نەچێ بە هەمان شێوە دەبێت ڕێگا بەوە بدەی بە هەمان پێوانە بە هەمان قیاس ڕێگا بەوە بدەی بیر و باوەڕی من شێوازی سلوکیاتی من و شێوازی تێگەشتنی من بۆ هەر دیاردەیەکی کە لەم کەونەدا هەیە لە تۆ جیاواز بێ بە مەرجی ئەوەی تێگەشتنی من تێگەشتنی تۆ بۆ ئەم جۆرە تێگەشت بۆ ئەم چەمێک لە چەمکەکان سەر نەچێشە بۆ بەکارهێنانی توندوتیژی لە بەرامبەر تۆ بۆ بەکارنەهێنانی چەوسانەوەی تۆ بۆ پێچوانەوە تۆش
بیر لەوە نەکەوە مادام من وەکو تۆ بیر ناکەمەوە بە مەترسیم بزانی وەکو ئەوە سیرم کەی کە من دژمنێک و نارێکی تۆم ئەمە لە کاتێکدا ڕاستە ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتی لەسەر ئەساسی چەسانەوە قەمە بێ ئەگەر نا هەسە ئەستاسی گفتوگۆ و بێکەوە ژیان و جۆرێک لە جۆرەکان سیستماتیک بوو بێ ئازادی وەکوتم هیچ کۆتوبندێک ناگرێتەوە. ئازادی چونکە وێنێکی فرەدی و شکڵێکی فرەجەمسەرە تەنانەت تێڕوانینەکانیش کە لە دوایەوە هاتوون دیسان فرەدەلالەت و فرەمانان. ئازادی چونکە چەمچێکە بە هەردوو ڕووی معنەوی و کردەییدا جێکەوتەی هەیە زۆرترین بۆچوون و وێناکردنیش ئەهێنێتە پێشەوە، بەڵام سەرجەم بۆچوونەکان لە شوێنێکە ئاوستن کە ئەویش ئەوەیە ئازادی شەرعیەتدان بە فەوزا و بێ ئیلتیزامی نییە. ئازادی تاکە کەسی ئەگەرچی لە ژیانی مرۆڤدا ئەبێت بە چاوک و چەقی ژیانی هەر کەسەمان، بەڵام دوجار شتێکی دیکە هەیە کە پێوترێ ئازادی دەستە جەمعی. ڕائم جیاوازە لە کۆمەڵێک لەو کەسانی تەنان لە ڕووی فکریشەوە لەسەر ئازادی لە کوردستان قسەیان کردووە. ئێمە لە شێوازی پۆلێنکردنی سیستەمە سیاسیەکانە دیموکراسی هەیە، نادیموکراتی هەیە، هەموو شێوازەکانی جا تۆتالیتاریەک دێتەوە دیکتاتۆریەک دێتەوە وە سیستەم هەیە نە دیموکراتیە نە دیکتاتۆریە بۆ نە هەڵبژاردنی تایە، بەڵام یاسای تێدا نیە، بەڵام دەستوری نییە، بەڵام یاسا حکوم ناکە. چونکە کە تۆڵی حکمی یاساوە تا هەموو مرۆڤەکان یەکسان لە بەردەم یاسادا واتە تۆ بە یاسا ماف و ئازادیەکانت پارێزراوە. هەرێمی کوردستان توانین لە چەند قۆناغێکا باسیکەی سەرەتا کە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی دیفاکتۆ دروستە بێت لە دوای 92ەوە هیچ هێزێک نەیەکێتی نە پارتی دەسەڵات و هێزی ئەویان نییە کە بتوانن ئیرادەی خۆیان ئەگەر ئیرادەیەکی نادیموکراتی بسەپێنن بەسەر خەڵکە، بەتایبەت کە ئەو کاتە کۆمەڵە قەیرانی ئابووری و سیاسی و بگرە ئەمنی زۆریش هەبوون پێویستیان بە پشتیوانی خەڵک هەبووە بۆی بتوانن ئیداری کوردستان بکەن. دوایە کەوینە قۆناغی شەڕی ناوخۆوە کە لە شەڕی ناوخۆیە نەیاستا حکمی یاسا نە ئازادیش ئەو گرنگیی نامێنێەوە لە دەستێدا. بەڵام لە ناوەڕاستی نەوەدەنگان تەنان لە کاتی شەڕی ناوخۆشەوە کۆمەڵێک ڕوتی ڕۆشنبیری هەبوون لە کوردستانەوە، کۆمەڵێک نووسەر هەبوون کە لەسەر کوردستان ڕخنیان گرتووە و قسەیان هەبووە، ئەمە کاریگەری هەبووە بەتایبەت کە کاریگەرەکەی بین لە دوای 2000ەوە ئایبینین. بۆ یەکەم جار ینی ئێمە سەر ڕاوی مێژووی ڕۆژنامەوانی کوردی مێژووکی درێژە تەنانەت لە سەردەمی حکوومەتی بەعسیشە هەندێک بڵاوکراوی کوردی هەبوون، بەڵام هەتا 2000 کە ڕۆژنامە هەڵە دەرەچی ئێمە خاوەنی ڕۆژنامەیەشی ئازاد یاخود سەربەخۆ نین کە دیدگای حزب بۆ لە دیدگای حزب بۆ قسە نەکات لەسەر پرسەکان. پێشتر هەموو بڵاوکراوەکان یەکێتی و پارتی بوون. دواتر لە بەرامبەرەوەی کە ڕاگەانی سەربەخۆ دروست دەبێت ڕاگەانێکی دروست دەبێت ناوی ڕاگەانی سێبەرکاری حزبە، بەڵام بە شێوازێک وەکو نمایش لە کارەکە کە هی حزب نییە یاخود سەربەخۆیە. لەسەر ئاستی کۆمەلگا ئێمە کۆمەلگەی کوردستان دابەش بووە لە ڕووی ناوچەیەوە بۆ ئەوەی کە پێوترێت سۆران و بادینان، ئەوەی کە پێوترێت لەسەر بنەمای با بڵێن عشیرەت کە ئەمە شتێکی سەرنجڕاکێشەکە تا ئێستا بوونی هەیە. زۆربەی ئەو کەسانی لە کوردستانە قسەکەن وەکو لایەنێکی نێگەتیڤ یاخود سلبیل سەریامەکەن. من خۆم بە ئیجابی ئەزانم، چونکە فرەڕەنگی کارێکەکە کە ئەستەمە بۆ حزبێکی دیاری کراو یان تەنیا حزبێک یا سیاسیەک بکە بتوانێت کوردستان بە ئاراستەیەکی نادیموکراتیا بە. ئێمە وەکو کورد لەبەرەوە بە بەردەوامی لە ڕوبەڕووبوونەوەی داگیرکەرەکانمانەوەین بەتایبەت لە عێراق ئەگەر ئێمە قسە بکەین ئەو حکوومەتانی هەبوون هەرگیز نوێنەراتی کوردیان نەکردەوە و کوردیان چۆستانەوە و مافەکانی کوردیان پێشێل کردو بۆ یەبینی بە بەردەوامی شۆڕشی چەکداری و شەڕ ڕووی داوە. بەڵام لە دوای دروستبوونی حکوومەتی هەرێمەوە ئێمە ئەتوانم بڵێم سەرکەوتوو نەبووین لەوەی کە بتوانین حکوومەتێک دروستکەین لە ئاستی یەکەم قوربانەکانی میلەتی ئێمە بێ، دووەم بۆ دنیای بسەلمێنین کە ئێمە ئەتوانین نمونەیەکی جیاواز لە حکومڕانی لە ناوچەکەیە پێشکەین. بەتایبەت ئێمە لە نێوان سێنەتەوە داین، لە نێوان فارس و تورک و عەرەب داین کە ئەمانە هەموو مێژوویەکیان هەیە کە ئیمپراتۆریەتیان هەبووە. لە ڕووی استراتیژیەوە، لە ڕووی دیبلۆماسیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی سەربازیەوە ئێمە ناتوانین لەگەڵ ئێران، لەگەڵ تورکیا، لەگەڵ بەشێک لە وڵاتە عەرەبیانە ئێمە منافەسە بکەین یا خۆت پێشبڕکێ بکەین. لەبەرەوە ئەگەر تەنانەت بۆ خەڵکی کوردستانیش نەبێ، تەنانەت بۆ ئەو هەموو قوربانیش نەبێت لە ڕووی ئەتەنا لەبەر هۆکاری استراتیژیش بێت، ئێمە ئەبێ سیستەمێکمانە بێت کە سیستەمێکی دیموکراسی بێ. بەڵام لە ئێستا لە کوردستان
ئازادی هەیە بەڵام تا ئەو شوێنەی کە دەسەڵات دیاریەکە واتە خەتێکە لە ناو لما کێشراوە هەموو ڕۆژێک ئەگۆڕێ خۆپیشاندان ڕۆژێک ڕێگە پێدراوە کە مەبەست لێ ئەوەیە بکرێ ڕۆژێکی تر ڕێگەی پێنەدراوە ینی هاوڵاتیانی کوردستان چکەیەکی لە بنەمەکانی یاسا و حکمی یاساوی کە تۆ بتوانانی پێشبینی بکەیت وەکو هاوڵاتی کە شتێک ئەڵی مامەڵە ئەەکەی پێشبینی بکەی ئایا ئەمە ڕوبەڕووی سزا دەکاتەوە یاننا لە کوردستان ئەمە خەتێکە لە ناو لما کێشراوە کوتم بە بەردەوامی یاری پێکەن سیاسەکان ئازادی وەکو بیر و باوەڕێکی سیاسی و وەکو تێزێکی فەلسەفی ڕێکخراو نهاتۆتە ناو کۆمەڵگای ئێمەوە بە ئەندازەی ئەوەی دەرئەنجامی جۆرێکە لە پەرچەکردار بەرامبەر بە ستەمکاری مێژوویەک لە ستەمکاری سیاسی لە کۆمەڵگای عێراقی و لە کۆمەڵگای کوردستانیە واتە ئێمە کۆمەڵگایەک نین بە عیبارەتێکی میلی بڵین لەسەر تێری بیر لە چەمشی ئازادی بکەینەوە بیر لە ممارسەکردنی ئازادی بکەن بەڵکو ئێمە لەسەر بنەمای ڕوودبوونەوەمان لەم مافە بانگەشەوان و بانگەوازمان بۆ ئازادی کردووەواتە لە بەریەکەوتنە لەگەڵ کولتوری ستەمکاریە کولتوری دیکتاتۆریەتە داوای ئازادیمان کردووە هاتووین لە دوای ڕاپەڕینشەوە ممارەسەی ئازادیمان کردووە باگراوەندێک لە ڕاهێنانی سیاسی و کولتوری و فەرسەفی و فکریمان نییە بۆ ئەوەی تێبگەین ئازادی چیە بۆی دواتر لە هەلومەرجێکی مێژوویە کە هەلومەرجی بۆ نمونە دوای ڕاپەڕینە بزانین کە چۆن ممارەسەی ئازادی و ئازادیەکانەکەین لە کوردستانە لە ڕاستیە هەموو جارێکی شوتومانە چه سەبارەت بە بەهای ئازادی و بەهاکانی تر وەکو دیموکراسی هیچێکێ لەمانە بۆ ئەم کۆمەڵگایانەی کە ئێمەتیایژین لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هیچێکیان نەئەچنە پێشەوەەوە نەگەشە ئەکەن ئەگەر تەنها لە پەیوەندیە بن لە پەیوەندیەکی پەرچەکرداریە بن لەگەڵ کولتوری ستەمکاریە واتە وەکو بۆ نمونە کۆمەڵناسێکی گەورەی فەڕەنسی وەکو ئالانتۆرین ئەڵێ ئازادی و دیموکراسی ڕۆشنبیریشە ینی تەنها بریتی نیە لە ڕەتکردنەوەی دیکتاتۆریت واتە هیچ کاتی ئازادی گەشە ناکە ناچێتە پێشەوە و جێگیر نابێ و بەدی نایەت ئەگەر تەنها بریتی بێ لە ڕەتکردنەوەی ستەمکاری ڕاستە ستەمکاری و دیکتاتۆریەت پرۆسەیەکی گەورەی دروستکردنی شعورە لای ئینسان بەرامبەر بە چەسادنەوە و بەرامبەر بە نەمانی ماف و هەموو ئەو دروستکردنی کۆمەڵی کۆد و پەیوەند لەسەر ئینسان کە ئینسان توانای قوبڵکردنی نیە ئەمە ڕاستە ستەمکاری ڕۆڵێکی گەورەی هەیە پاڵنەرێکی بەهێزە بۆ بیرکردنەوە لای ئینسان سەبارەت بە ئازادی و پێداگرتن لەسەر ئازادی بەڵام کە دیکتاتۆریەت کۆتایی هەت ئەی دواتر چۆن باس لە ئازادیەکە دواتر چۆن ئازادی ڕێگەخەیتەوە چۆن ئازادی لە چوارچەوەی یاسایە لە چوارچەوەی کۆمەڵگایە لە ناو سیستەمی سیاسیە لە پەیوەندی نێوان تاکو و کۆمەڵە لە پەیوەندی نێوان یەکە کۆمەڵایەتەکان لە پەیوەندی نێوان کۆمەلگە و دەوڵەت لە پەیوەندی نێوان تاکو تاکە هەموو ئەمانە ئەو کاتە پێویستی بەڕێخستنە باشە ئێمە نزیکەی تقریباً نزیکەی ئەوە بۆ 25 ساڵە بێت ئێمە دوورین لە ستەمکاری دەوڵەتێکی وەکو بەعس ڕاستە تا 2023 شتێک هەبووە ناوی بەعس بووە بەڵام بە فعلی لە هەرێمی کوردستانە ئەم سیستەمە سیاسی ستەمکارە بوونی نەبووە ئەوەی کە ممارەسەی حکومڕانێتی کردووە لە کوردستانە خۆمان بووین هێزە سیاسیەکانمان بوون باشە کە ئەم کە بەعس لە غیابی بەعسە ئێمە خۆمان چۆن مامەڵەمان لەگەڵ ئازادیە کردووە بە بڕوای من مامەڵەی ئێمە مامەڵەیەکی تا ڕادەیەکی زۆر مامەڵەیەکی هەڵش و ئامێز بووە ئینفیعالی بووە لەگەڵ مێژووی ڕابردووە مامەڵەیەک نەبووە باگراوەندێکی فکری و معریفی لە پشتەوە بێ ئێمە لە بنەڕەتە بەیەخێکی گەورەمان بە بڵێن بە کولتوری بە ڕۆشنبیری فکری و فەلسەفی نەداوە لە کۆمەڵگای کوردیە تاوەکو توانای بڵاوکردنەوەی بیر و باوەڕی ئازادی خوازانەمان هەبێ لە کۆمەڵگایە لە ڕەنگە لە ئاستی نوخبەویە ڕەنگە ژمارەیەک لە ڕۆشنبیران هەندێک لە چالاکانی مەدەنی شتێک و شیاریان هەبێ بەرامبەر بۆی کە ئازادی چیە و چۆن ئازادی بێ ممارسە بکرێ بەڵام ئەمە لە کۆتاییە توانای ڕێخستن و ئۆرگانیزەکردنی ئەم بەهایی نابێت لە ناو کۆمەڵگایە
وایە بەگشتی ئەگەر تەنە لە ئاسێکی نوخبەوە بمێنێتەوە و کێشەکە ئەوەیە کە تۆ لەم سەردەمەوە لە سەدەی 21 ئامرازی بڵاوکردنەوەی هەر بەها و بیر و باوەڕێک لە کۆمەلگا بەشەریەکانیە چییە بریتە لە ئامرازەکانی کۆمونیکیشن و میدیا و ماسمیدیا و هەموو ئامرازانەی کە پەیوەندی مرۆڤ بە کۆمەلگەوە بەسیەوە بە جەماوەرەوە بەستە هەموو ئەم ئامرازانە لە دوای ڕاپەڕینەوە گەر تۆ سەرنج بدەی بەشی هەر زۆر لەژێر دەسەڵاتی هێزە سیاسیەکانە بۆ هێزە سیاسیەکانش بە بەردەوامی فلتەری هەموو ئەو ڕۆشنبیریە فکری و فەلسەفیانیان کردووە کە لەو سەرەوە یەکێک لە احتیمالەکانی ئەوە بێ بریتی بێ بە گژاچوونەوەی هەر جۆرە ممارەسەیەکی ئەوە کە جیب ئەوە پێچەوانی فکری ئازادی و فکری ئازادی خوازان بێ بۆیە بە بڕای من ئێمە خەلفیەتێکی فکری و معریفیمان نییە سەبارەت بە ئازادی بە پلەی یەکەم لە دۆخی جۆرێک لە پەرچەکردارێکی مێژووییان بەرامبەر بە ستەمکاری لە ڕابردووە بەڵام هەرتاکێک بگرە ئێستا لە کۆمەلگای کوردیا ڕەنگە توانای تەنانەت دابەشکردنی چەمکی ئازادی نەبێ بەپێی هەموو ئەو حەقلانی نەشاتی ئینسانی کە هەیە ئێمە لەبەرەوەی سیستمێکی دیاریکراوانە ینی سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان نە سیستمێکی دموکراتیە نە سیستمێکی دیکتاتۆریشە تەنانەت لەناو یاساکانیشە مەسەلەی ئازادی جێگەی نەکراتەوە گەر یەکێک لەو بەجە بوارانی کە ئێستا توانی قسەی لەسەرکەی بوارەکەی بەڕێسانە مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە بەردەوام لەژێر هەڕەشایە بۆ لەوانەیە بە پێی یاسا ئازادی درابێ بە تۆ کە بتوانانی زانیاریت بەدەستگا بەڵام عقلێتی کۆمەڵایەتی و عقلێتی باڵێن دەسەڵات و سیاسی لای ئێمە نەگەشتەوە ئاستی کە بتوانێت مارسیەم حاڵەتە بکە بۆیە بەپێی من ناچمە سەر پێناسە نێودەوڵەتەکان یا بەپێی ئەو تێڕوان نەخۆراوەی کە بۆ ئازادی هەیە تا بەپێی یاساکان یاسا ناوخۆیەکان دەستگاکان لای ئێمە ناتوانن مارسیە و ئازادی بکەن کە هەیە بۆیە تەموو جارێکە کە هێنە سەر مەسەلەی ئازادی هەنێک کەس پێی وایە گەربێت و ئێمە چەند هەنگایك چینە پێشەوە لە مەسەلەی ئازادیە فەوزا دروستەکەین کۆمەلگا بەرەو جۆرە لە جێرە شێوێنیە بین بەرەو جۆرە لە داڕمانی ڕەوشتەکانێ بین کەمانە ڕێک پێچوانەی بەهای ئازادیە بەهای ئازادی ئینسان والێکا باش بیرکاتەوە باش بژی باش گۆڕانکاری لە ژیانی خۆیان دروستکە ئەوەی کە لە هەرێمی کوردستان گوزارێ مەسەلە ئازادی نێت بیرشت نەچێمە لە ناو کۆمەلگای چین کە و کۆمەلگای کوردی پیانەڵێن ئەو کۆمەلگانێکەوە دەرەوەی مێشوو لەم کۆمەلگانە توانی بڵێ ڕەهەندە خێڵەکەەکان بەسەر بیرکردنەوەی ئینسانە زاڵە پەیوەندی کۆمەڵایەتەکان لەسەرەوە ڕەهەندە خێڵەکیانە دامەزرێ و لەناو ئەو جۆرە لە بیرکردنەوەی ئینسان وابەستەی گروپە وابەستەی کۆمەڵێکە بۆ نمونە ئینسان لەناو کۆمەلگایەمە وابەستەی خێزانە دوای خێزان وابەستەی خێڵە دوای دواس وابەستەی عشیرەتە لە کۆلەو لە ناو چوارچێواژی ینی لەم کە کاتێک قسە لەسەر ئازادیەکرێت ئەبێ یەکەم شت بێتە بەرچاومان چەمکی تاگەراییە ئینسان لە ناو پرۆسی ئازادیە بە تەنها خودی خۆیەتی وابەستە نییە بە کۆمەڵێک چەمکی کۆمەڵایەتی ترەوە و ئەوەی کە لە هەرێمی کوردستانە لە هەموو بوارەکانە مەسەلەی ئازادی بە تەواوەتیت بڵێن لە ئاسێکی زۆر نزمایە و نەشی توانیوە ئەو ئاسە نزمە بۆ شێوازە پێڕەوی لێ بکات و بتوانێت بەرجەستیکە لەسەر ئاستی کۆمەڵایەتیش هەر نەک لەکوێ ئەوام ڕێگە ئەو قسەیەت 100% تەواو بۆ هەرێمی کوردستان چکەگەر تۆ سەیریکەی لەو کاتێککە دەستگاکانی ڕاگەاندن حیزب دەستی وڵاکە بێت لەسەر کەسێک کۆمەڵێک زانیاری زۆر تایبەتی بڵاوکاتەوە هیچ ڕێگرێک نییە لەوەی کە بڵاوی کاتەوە بەڵام کاتێک حیزب ئەوێت مەسەلەن لە سەر مەسەلەکان دەستی بکێشێتەوە بە ئاسانی ئەتوانێت بکە سەر سەری بەرنامەی ناو کەناڵە تەلەڤیزیۆنەکان کە بە تایبەتی ئەو کەناڵە حیزبیانەی کە زیاتر لە دەسەڵاتەوە نزیکن ئەبینی مەسەلەن لە کاتێکا بیانوێت پارتێکی سیاسی دیاریکراو بشکێنن بە چ شێوازێک مامەڵەی لەگەڵەکان و کاتێکشی بیانوێت وابشانن کە ئازادی لە ناو کۆمەلگا هێن دەست بەرەڵاکەن بۆ کۆمەڵی بەرنامە لە باڵێن لە دۆخێکی دیاریکراوە کە هەنێ بەرنامە بکرێت لەسەر هەنێ مەسەلای هەستیار کە ئەویش بۆ خۆی پرسیاری لەسرە لەو کاتا بۆ ئەو بەرنامە ناکرێت و مەبەست لێی چییە دواتر دەرەکەوێت باڵێن کوتلەیەکی سیاسی لە ناو حیزبە سیاسیاوێ بە شەکەی تر بە شێوازێ لە شێوەکان ئایبارکە و تەنانەت لاستیکێتی مەسەلەی ئازادی گەیشتۆتە ئەو ڕادەی کە زۆر جار ئەبێتە شێوازە لە مزایدەکردن بەسەر کۆمەلگاوە بۆ نمونە
زۆر جار باستەوە کرێ کەم دەڤەری کە ئێمە تیاژین دەڤێت کە ئازادی زیاتری تایە بەڵام کاتێکگەێتە سەرەوەیکە منەمە خۆپشاندانێ بکەم یەک دنیا پۆلیسم بۆ نێرێتە سەر جادەکە جگەلەوەی کە ڕێگریشم لێکاگەر زۆر لە خۆپشاندانێک نەبوو بە بخوێن بە بێ خوێنڕشتن کۆتایی پێ بێ ئێترەمە لە چۆ من توانیوە مارسی ئازادی خۆم بکەم بێزگەلەوەی کاتێک تۆتێت باز لە حقیقەتێک بکەیت دنیا هەڕەشەت لێکرێ لەلایەن دەسەڵات خۆی بە ئاشکرا نەک بە شێوازێکی پێچاو پێچکە لە دنیای ئێستاە ئەکرێ ئەمانە هەر هەمووی ئەگاتەوە گەمان گەێنێتەوە ڕاستی کە دەستبردن بۆ مەسلەی جیاوازەوەی کە دەسەڵاتەوێ مەسلەیەکی زۆر تەواو لاسییانێ وەک بینیشمان مەسەڵەن لە مارسەکردنی لە ئەڵوگۆڕی دەسەڵاتە هەردوو حیزبی دەسەڵات چۆن پەلاماری هێزەکانی تریان نابووی کە جەرات نەکەن توانن جارشکە ئاڵوگۆڕ لە دەسەڵاتی هەرێما بکرێ لەم مەفهومە بچکۆلەوە تێگەی کە ئازادی لەم دەفەرەی ئێمە لە چ ئەستێکی لاوازە بێتەوە بەلای منەوە ئازادی فەوزایە بەڵام وەکو یەکێک لە نووسەرەکان دەڵێ فەوزایەکی منەظەمە یعنی فەوزایە بەو مانایی کە کۆمەلگای ئازاد ئەم کۆمەلگایە کە تیایدا مرۆڤەکانیان ئازادن لە هەڵبژاردننی بیر و باوەڕ ئازادن لە هەڵبژاردننی ئینتیمای سیاسی ئازادن لە گۆڕینی جلوبەرجان ئازادن لە گوێگرتن لەم گۆرانیە لەو گۆرانی ئازادن لە اختیاراتیان لە بەردەمەوە لەو اختیارانتە ئازادن بەیەک ناچن یعنی تۆگە سەیری کۆمەلگا خۆر ئاوایەکان کەی فەوزایە بۆ مانایی ڕەشپێس دەبینی سپی پێز دەبینی مسلمانە بینی مەسیحی دەبینی بێدین دەبینی ئینتیمای سیاسی جیاجیا دەبینی جلوبەرگی کەسیان بە کەسیان ناچێ سلوکاتیان بەیەک ناچێ بە تەنیژیەکەوە دایان دامەزراوەی ناکۆک بەیەک بینایان لە تەنیژیەکە بەم چاوە سەیرێکی فەوزایە بەڵام ئەم فەوزایە بە یاسا و بە دەستور تەنزیم کراوە یعنی بۆیە دەوترێت فەوزایەکی منەظەمە بەو مانای کە یاسایەکەیە سیستەمێکەیە کە مافی کۆمەلگای پاراستووە لە مافی جیاوازی بوون یعنی گرنگ قیمەتی یاسا لە کۆمەلگای ئازاددا بریتیە لەوەی کە تەنزیمی فەوزا دەکا نەک قەمعی فەوزا بکە یعنی لە خۆرهەڵاتدا هەمیشە لە ژێرناوی ڕێگەگرتن لە فەوزا یاسا دەرەچێت بۆ ڕێگەگرتن لە ئازادی بەڵام لە خۆر ئاوادا هەمیشە ئازادی یا فەوزا یاسای بۆ دەرەچێت بۆ ڕێخستنی بۆ تەنزیمکردنی و ئەم یاسایە بەم بڕۆشتنی کات دەبێت بە کەلتور یعنی دەبێت جۆرێک لە نەریت دەبێت خەڵک لەگەڵی بار دەبێت خەڵک لەگەڵی گەورە دەبێت لەگەڵم یاسا کە لەگەڵی گەورە بوو کە دەست و پەنجەی لەگەڵ نەرم کرد وەکو یاسا سەرنجام دەبێتە بەشێک لە کەسایەتی خۆی بۆیە من پێم وایە مێژووی پێشێرکردنی ئازادی بەشی زۆری لەژێر دروشمی نهێشتنی فەوزا و ڕێگەگرتن لە فەوزا و ڕێخستنی کۆمەلگا و چاکردنی کۆمەلگا و قیمەت بەخشینەوە بە بەها ئینسانیەکان و ئەمانە بووە بۆیە من پێم وایە بەڵێ بەشێک لە ئازادی بەشێکی زۆر لە مانای ئازادی لەسەر فەوزا وەستاوە چکار دیسان دێڵەمەوە فەوزا بەمانە کردەی بەمانای توندوتیژینە فەوزا بەو مانایی کە فەوزایە بەیەک ناچین هەرێکە بیر و باوەڕێکی هەیە هەرێکە جلوبەرگێکی هەیە هەرێکە جۆرەی ئینتیمای سیاسی هەیە ئەمە جۆرێک لە فەوزا دیموکراسی چیە دیموکراسی بریتیە لای بە نمونەیەشێک لە ماناکانی بریتیە لە زەمینە ڕەخساندن بۆ خەڵک بۆی ئینتیمای سیاسی جیاجیان هەبێ ینی فەوزا هەبێ نەک یەک حزبی قائید هەبێ نەک یەک سەرکردە هەبێ نەک یەک ئایدۆلۆژی هەبێ بەڵکو جیاوازی ئایدۆلۆژی جیاوازی ئینتیمای سیاسی جیاوازی هەبێ ئەمە بەم مانای فەوزایە بەڵام دیسان دێڵێمەوە فەوزایەکی منەظەمە بەو مانای کە یاسایەکی ڕێشی دەخا ئەوەی کە لە سەدەکانی لە کۆتایی سەدەکانی ناوەڕاستەوە سەرەتا ناویانە بە پەیمانی کۆمەڵاتی کە لە بڵین لە ڕۆسۆوە دێت دوای گەشە دەکەن بیرۆکەیە بۆ دەگاتە ئاسی دەستور وە دەستورێک دێ کۆمەلگا ڕێک دەخات لە چارچێوێکی یاسایی دیسان دێڵێمەوە ئەم دەستورە لەسەر ئەساسی ئەوە دانەنراوە فەوزا نەهێڵێ لەسەر ئەساسی ودانە فەوزا ڕێخە فەوزا بە مانای کە من باسی دەکەم و دیسان فەوزا بە مانای ئازادی بوون یعنی ئێمە لە وڵاتی ئێمە بنمونە ئاخر قسەی من ئەوەیە ئەگەر نمونەیەک سادە بینەوە زۆر جار دەوترێ بواری ڕۆژنامەگەری لە وڵاتی ئێمە فەوزا بەڵام خۆی دیموکراسی خۆی جۆرە لە جۆرەکان وایە لە هەموو دنیاوە لە کوێوانە لەکوێی دنیا یەک ئیعلام یەک ڕاگەیاندن و یەک شێوازی بیرکردنەوە و یەک شێوازی تەختیەکردنی خەبەر و یەک شێوازی چاوپێکەوتن و یەک مۆدیل لە قسەکردن هەیە ئەمە ئەگەر هەبوو کەواتە ئازادی نیە کە ئازادی هەبوو جۆرێک لە فەوزا هەیە تۆ کۆمەلگایەکەم پێ بڵێ ئازادی تیابێ و فەوزایتیانە بێ بەو مانایی دیسان دێڵمە کەم باسی دەکەم بەڵام پێویست دەکا یاسایەکە بێ ڕێژخا کە ڕۆژنامە لە چارچەوەی ئەم فری و ئەم فرەمینبەری و ئەمە کە تەشیری کرد کە سوکاتی کرد کە ئەمە کرد دەبێ یاسایەکە بێ کە ئەم یاسا نابێت تۆ داینی یا من داینم دەبێ یاسایەکە بێ
کۆدەنگی لەسەر بێ یالانی کەم زۆرینی لەسەر بێ کە ئەمە یاسایەکە کاری پێ بکەین لە بواری ڕۆژنامەگەری ئەمە بۆ ڕۆژنامەگەری ڕاستە ئەمە بواری کۆمەڵاتی ڕاستە ئەمە بواری سیاسی بواری کەلتوری ڕاستە. کۆمەڵگایە کە توانای درکردنی ئازادیەکانی خۆی هەبێت و بزانێت چۆن ممارسە یاخود تەرجەمەی کردەیان بکات سەروەتێکی گەورەیە، چونکە ئازادی وەک دەریاوە هەیە، ئەگەر بێت و ئەو کەسانی ئەچنە ناوی مەلەوانی باش و شارەزا نەبن ئەوە خۆیان لە ناویە ئەخینچێنن. ئازادی تەنها دیوێکی ئەرێنی نییە کە کۆمەڵگا ئەباتە قۆناغێکی گرنگەوە، بەڵکو دیوێکی نەرێنی هەیە کە فەوزا و گرفت دروستەکات، کەواتە ئازادی زۆر پەیوەستە بە ئاستی هۆشیاری کەسی و کۆمەڵگەوە، چونکە ئازادیە کەسیەکان لە ناو دۆخی دەستە جەمعیدا جێبەجێ و ممارەسە ئەکرێن. دیارە کە تۆ باسی ئازادی یەکەیت ئەو کاتە سنووری هەیە کە یەکەم یاسا دیاری کرده بێت کە ئەمە زیانی هەیە، بەڵام یاسایەک کە بە شێوەیەکی دیموکراتی و شەفاف دەرکرابێت. ئێمە لە کوردستان ئەو یاسانی هەمانە بەشێکی زۆری میراتی بەعسە. ئێمە تا 2007 دەسەڵاتی دادوەریمان کە یەکێکە لە پایەکانی دەسەڵات لە هاوشانی دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان بەشێک بوو لە وەزارەتی دادوەرەکان حزب دایانان و بە فەرمانی حزب مامەڵیانەکە. لە دوای ئەوە شۆکە دەسەڵاتی دادوەری دروست بووە کراوە بەشێک لە دەسەڵاتی جێبەجێکردن، چونکە بە پێی یاسا دەبێت سەرۆشی هەرێم دایان بنە. هەر حاکمێکیش کە دەسەڵاتی جێبەجێکردن دایبنەوە بوجی خۆی نەبێ و سەربەخۆ نەبێ و ترسی ئەوە هەبێ ئیشەکەی لە دەست بە ناتوانێت سەربەخۆ بێت. لەبەرەوە لە ڕووی یاساییەوە ئێمە کێشێکی گەورەمان هەیە، ئەمە ئەتوانم بڵێم سەرچاوی کێشەکانی ئێمە. ئەمە لایەنێکێتی کە تۆ ئازادی دیاریەکرێت بە یاسا کە ئەم کارە زیانی هەیە بۆ سەر کۆمەڵگا یاخود بۆ بەرامبەر. بەڵام لە وڵاتانی کە وڵاتی دیموکراتین سنوورێکی دیاریکرااو نییە بۆ ئازادی. بۆ نمونە ئێستا لە کوردستان و سنوورانەی هەن لەسەر شخصە لە ناو حیزبا کەمە ئەوترێ پیرۆزە یاخود ڕەمزە، لەسەر ئاینە یاخود شخصێکە لە ناو ئاینە پێگەی هەیە کە سایەتێشیە هەیە، لەسەر کۆمەڵ شتەکە پەیوەندی بە کولتورەوە هەیە بۆ نمونە کە خەڵک لەسەر ئەم شتانە نەزیرکراوە و لەسەر بەو ناوە سنوورارەکە ئازادی کە هەڕەشەیە بۆ سەر ئەمنیەت و ئاسایش کە ئەمە پێناسە نەکراوە. ئاسایشی نەتەوەی چیە، ئەمنیەت چیە، وەکوتم خەڵک نازانێت چی ئەکات. لەبەرەوە ئەگەر بڕوانین ئەو ڕۆژە ئێستا کوردستانی هەیە لەسەر دووڕیانێکی نێمە. دوو ئاراستە هەیە لە کوردستانە، ئاراستەیەک کە پارتی دیموکراتی کوردستان و مەسعود بارزانی سەرۆکاتیەکەن. ئەمە ئاراستەیە حکوومەتێکی بنەماڵە مۆدێلێکی هاوشێوەی وڵاتانی خەلیج دروستکە کە نەوت و سەرۆت و سامان لای خۆی بێ، دەسەڵات لای خۆی بێ، هێزی سەربازی لای خۆی بێ، هەر کاتێک ویستی ئەو لایەنانەی یاخود ئەو هێزانە یاخود ئەو تاکانە یا ئەو ڕۆژنامەنووسان و خەڵکانی لە کۆمەڵگەی مەدەنیە ئیشەکەن سزایان بن و خۆیان ببن بە خاوەنی دەسەڵاتی ڕەها. نە پەرلەمانێک هەیە کە بتوانێت نوێنەرایەتی خەڵکە، نەدادگایەک یاخود دەسەڵاتێکی دادوەری هەیە کە بتوانێت هاوسەنگی ڕاگرێ و ئەو کەسانی لە دەسەڵاتان بە بەرپرسیان دابنێ. بەرەی دووەم ئەوەیە کە ئەمە تەبعاً مێژوویەکی دوو درێژی هەیە ئەم دوو تێڕوانینە بۆ سیاست و بەشێک لە ململانی سیاسەکان ئێستا لە سەرامەیە. بەرەی دووەم بزوتنەوەی گۆڕانایەکێتی نیشتیمانی کوردستانە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیە بە پلەی یەکەم بزوتنەوەی گۆڕان لەبەرەوە ئێستا ململانێکە لە نێوان ئەم دوو جەمسەرەداتون بۆتەوە ئەوەیە کە ئێمە وڵاتێکمان نەبێت نەبێ بە زیندان بۆ هاوڵاتیان. ئەمەش وڵاتێکە بێت کە لەسەر بنەمای یاسا لەسەر بنەمای دامەزراوە، وڵاتێکی مۆدرن، نەک وڵاتێک ناوی دەوڵەتە ناوی وڵاتە بەڵام بە عەقلی ئاغا و دەرەبەگیشەکە کە یەک کەس هەموو شتێکە و لە سەروی هەموو شتێکەوەیە و لە هەموو کەسێک ژیرترە و لە هەموو کەسێک خواپەرسترە و کەس بۆی نییە ڕەخنەی لێ بگرێت. بۆیە بە بڕوای من ئێستا ئێمە ئەم دووڕیانە ئایندەی کوردستان دیارەکە ئەم ململانی نێوان ئەم دووبەرەیە کە ئەمە ململانەی نەشخصیە نەشتێکی کاتێ ململانیان دوو دیدگا و بیر و بۆچوون و فەلسفەی سیاسیە بۆ شێوازی حکومڕانی. بۆیە بینین کێشەکان گەشتۆتە ئاستێک کە تۆ بێی پەرلەمان کە تاقەت دامەزراوی هەڵبژێراوە بە هەموو کەم و کوڕەکانەوە ئیفلیت کراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە. لەبەرەوە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە تا ئەم دەقەیە دەزانێت کەم و کوڕەکان لەکوێن دەزانێکیە بەرپرسە لە کێشەکان، بەڵام نەگەشتۆتە ئاستێک ئێمە هەنگاوی جدی بنین بۆ ئەوەی ئەو ئازادیە هەیە زەمانت بکرێ. وەکو وتیشم ئازادی لە کوردستانە
بە بەردەوامی یاری پێکرێەوە خەتێکە بە بەردەوامی لە جوڵانایە ئەگینا ئەو گوتارە سیاسیە کە دەڵێت ئازادی بەمانەی فەوزانایە لەوە سەرچاوی گرتووە کە دەکرێت لەوە سەرچاوی گرۆ کە مەبەستەکەش لێ ئەوەیە کە ئازادی سنووردار بکرێت چونکە کە ئەڵەی فەوزایە فەوزا وشەیە کە ناتوانانی پێناسی بکەیت یعنی ئەکرێت تۆ من لەسەر شەقام لە ڕۆژنامە وتارێک بنووسم لە فەیسبوک شتێک بنووسم یان هاوڵاتیەکی تر یا گەنجێکی تر تۆ بێ بەناوی ئەوەی ئەمە فەوزات دروست کردووە یاخود بێڕێزیت کردووە بەرامبەر بە شخصێک یاخود لایەنێک تۆ ئەم کەسە ئەتوانی زیندانی بکەیت و لە کوردستانیشە وەکو وتم یاساکان یاسای تاوانی عراقی بەکارهێنێ سزادانی عراقی و ئەو هەتا تەنانەت ڕۆژنامەنووس بە یاسای تیرۆر بۆ سزاتەیە لەبەرەوە ئەگەر بڕوانی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ نێودەوڵاتی چ ئەمنستی ئینتەرناشناڵ بێ هیومەن ڕایتس وۆچ بێ کۆمەڵێک ڕێکخراوی توێ ڕۆژنامەوانی بێسەروور بێ هەمویان لەسەر ئەم شتانە وەستاون کە لە کوردستانە ئازادی بە بەردەوامی لەژێر پێشێلکردنایە ئێمە کۆمەڵگەی ئێمە ئەو سیستەمە کە دروست بووە بە بەردەوامی ئامانجیەوە بۆ کۆمەلگە کۆنتترۆل بکە و خەڵکیش بە بەردەوام هەوڵێنداوە بۆشایی یاخود ڕەوشێک یاخود فەزایەک دروستکەن بۆی بتوانن قسەی تیا بکەن بەڵام تا ئێستا ئەو ململانێ بەردەوام یەکێک لەو تەزە جوانەکانی مەفەی لە سوفیەکی وەکو جۆن ستوارت میلمان بیرەخاتەوە ئەڵێ ئەگەر هەموو کۆمەڵگاش خاوەن ڕایەکی دیاریکراو بن لە بەرامبەرە کەسێک کە بێ خاوەن ڕایەکی جیاواز بێ هەموو کۆمەڵگا مافی ئەوەی نییە ئەو ڕاجیاوازە بچەوسێنەوەتەوە و بیچەپێنێ و لە بەرامبەرە ئەو تاکە ڕاجیاوازە لە بەرامبەر تەواوی کۆمەڵگایە چەند ئەو کەسە توانای ئەوەشی هەبێ کە ڕای کۆی گشتی کۆمەڵگا بچەوسێنەوە ڕێگەی بێدا ئەو مافەی نییە کەواتە ئازادی هەموو ئینسانێک تا ئەو سنوورە ڕێپێدراوە کە مەسی ئازادی ئەوانی تر نەکە واتە ئازادی ئەوانی تر لە چیایە ئەم ئازادی خۆی لە هەموو وڵاتێکە بۆ ئەوی لە چوارچێوەی ئەوەی کە پێوترێ حڕیات و حقوق ماف و ئازادیەکان ڕێک پێویستی بە ئۆرگانیزەکردنای پێویستی بە دانانی یاسایە بووی پێویستی بەوەیە کە بنەمایەکی دەستوری هەبێ و لە هاوکات لەگەڵیا بە بەردەوامی هەموو ئەو هێزان چ هێزی سیاسی بێ چ چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی بێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بێ کە هەموو ئەمانە بە شێوەک لە شێوەکان معنین بە فراوانکردنی ڕوبەری ئازادیە مەدەنیەکان و ئازادیە سیاسەکان لە هەر کۆمەڵگایەکە جۆرێک لە جۆشدانیان هەبێ جۆرێک لە هەڵمەتی هوشیارکردنەوەیان هەبێ بەرامبەر بەوەی کە ئازادی بامانە جیاجیەکانی و لە حەق لە جیاجیەکانە چییە و چۆن ممارەساکرێ و لەکوێیە ئەشێت ببێتە مایی فراوانکردنی با بڵین ژیانی ئەگەری ژیان لە کۆمەلگایەکی دیاریکراوە بە پێچەوان شەو ڕەنگە بێتە مایی فراوانکردنی نەزعی شەڕانگێزانە و ئاژاوە جیرانە لە کۆمەلگایە ئەمە ئەرچی تەنها هێزە سیاسەکان نییەکە من ئەتوانم بڵێن بەشێکی هێزە سیاسەکان بەدڵنیایەوە لەگەڵ دروستبوونی دۆخی ئاژاوە جێڕینین لە کۆمەلگایە لەواتە سەرکێشانی ئازادی بۆرە و دۆخی ئەنارشیزم و ئاژاوە جێڕی بەڵام بە پلەی یەکەم ئەرچێکی کۆمەلگەییە و لە ناو کۆمەلگەش ئەرچی کۆمەلگەی مەدەنیە چونکە هەموو ئاژاوەیەک لە ناو کۆمەلگایە دەرئەنجامی سیاسی و کۆمەڵایەتی خراپی لێکەوێتەوە کە زۆر جار دەبێتە مایی لێدانی گورزی کوشندە لە سلمی ئەهلی يعني ئازادی لە کولتوری سیاسی ئێمەیە وا کەوتۆتەوە زۆر جار کە بریتیە لە ئەنجامدانی هەر ڕەفتارێک کە ئینسان توانای ئەنجامدانی هەبێت کە لە ڕاستیە ئەمە جۆرێکە لە جۆرێکە لە نەزعەیەشی ئاژەڵیانە کە ئەشێ هەر ئینسانێک لە ساتە وەختێکی دیاریکراودا بیکە بە پاسا و بە ڕەفتارەکانی خۆی لە کاتێکە ئینسان یعنی وەکو ڕۆسۆ ئەڵێ کائینێکی عاقڵە یعنی ئێمە ئەگەر باسی ئەو ڕۆژمیریە بکەین کە لەبارەی ئازادیەوە هەیە باسی فکری لیبرالی بکەن بۆ نمە فکری لیبرالی خۆشی چەند قۆناغێکی جیاجیا هەیە قۆناغی بۆ نمونە سەردەمی ڕێنسانسی جیاوازە لەگەڵ قۆناغی سەردەمی ڕۆشنگەریە لە سەردەمی ڕێسانسە ئەوەی بە پلەی یەکەم وەکو ئازادی ئینسان ستایشی کرابێ قسەکردن بۆ لەسەر هیومانیزم واتە قسەکردن بۆ لەسەر مرکزیەتی ئینسان خۆی ئینسان بایەغدان بە ئینسان واتە بایەغدان بە
بە ئیرادەی ئازادانەی ئینسان و بە هەڵبژاردەکانی ئینسان، بەڵام با بڵێن ئازادی لە فکری ئازادی خوازانە ئەو ڕەوتە لیبراڵی کە لە ڕۆژئاوایە هەبوو دواتریش بڵاوی کردووە بە سەرتاسەری دنیاە لە سەدەی هەژدەیە بریتی بووە لە تاچێک عەقڵە، تاچێکە سنووری ئازاد ممارسەکردنی ئازادیەکانی خۆی ئەزانێ و ئازادی لەوێ مەطرح بووە لە بەرامبەر بە با بڵێن ئەو نیزامە دەرەبەگایەتیە خراپەی کە لە سەدەی هەژدەیە هەبووە، یان ئەو نیزامە لە فەرمانڕەوایەتی ڕەها مطلق، یعنی حکمی مطلق کە لە سەدەی هەژدەیە هەبووە، واتە لە بەرامبەر ئەو شتانەیە مەطرح کراوە، واتە کائینێک بۆ کائینێک بۆ کە کائینێکی عەقڵە بڕای بەوەیە کە خۆی ئەتوانێ مێژووی خۆی مێژوویەکی بکە بە مێژوویەکی عەقڵانی لە ڕێگەی ممارسەکردنی ئازادی و مێژووی خۆی بکە بە مێژوویەکی عەقڵانی بە پێچەوانەی مێژووی فعلی کە مێژوویەکە ئەنێجار ڤۆڵتێر ئەڵێ مێژووی فعلی ئینسان لە پێش سەدەی ڕۆشنگەری بروتی بووە لە مێژووی سبیانیت، جۆرێک یعنی لە هەرزەکاری و جۆرێک لە حەماقەت، یعنی لە کاری ئەوەی کە ئێمە لێ ترسین ئێستا کاری ئاژاوە جێڕانە و کاری یعنی ڕەفتاری ناجوان مێرانە نائینسانیانە. ئێمە پێویستیمان لە کوردستانە پێویستیمان بەوەیە کە جارێکی تر بگەڕێنەوە سەر هەموو ئەو مەراجع و هەموو ئەو کتێب و هەموو ئەو فەرهەنگە گەورەی کە هەیە لەبارەی چەمکی ئازادیەوە. ئەوەی شەکە لە خاڵە هەرە جەوهەرە گرنگیەکان، ینی کرۆکی فەلسەفەی ئازادی ئەتوانی بڵێ کرۆکی فەلسەفەی ئازادی لێرە کۆ ئەبێتەوە. کاتێک تۆ خاوەنی ئایدیاکی دیاریکراوی، میش خاوەنی ئایدیاکی دیاریکراوە، من بێم ئیش لەسەر ئایدیای خۆم پەرەپێدانی ئایدیای خۆ بکەم، نێم لە ڕێگەی لێدان لە ئایدیاکەی تۆ دەرفەت بۆ خۆم دۆزمەوە بتوانم ئەو حاڵتە بکەم. ئەگەر من ئایدیاکم هەیە خۆم قەنەعەتم پێێ بێ بێم لەم ڕێگەیە وردە قسە لەسەر ئەو حاڵتە بکەم چۆن بتوانم پەرەی پێ بم و کە باز لەواکەین کە ئازادی من لێ دەست پێکە کۆتاییەکە ئازادی تۆ دەست پێکە ئەو خاڵەمان هێنێتە پێش چاو چۆن بتوانین ئێمە ڕێز لە بیر و ڕای یەکتری بگرین و ڕێز لە مارەسەکردنی ژیان یەکتریشگیری نەت با بڵێن پەیوەندیە تاکە کەسێکانمان نەبێتە جێگەی تەشیرکردن یا حتا بیرکردنەوەمان جۆری بیرکردنەوەمان ئەکرێت مەسەڵەن لە ناو کۆمەلگای بەتایبەتی لە ناو کۆمەلگای کوردستانە ئێمە بینین فرەی هەیە، فرەی نەتەوەی هەیە، فرەی ئاینی هەیە، ئاینزامان هەیە، ئەمانە هەمووی پێویستی بە جۆرێک لە ئازادیە بۆی مارەسەی ژیانی تایبەتی خۆیکە لێرە تۆ توانی مەسەلەی ئازادی بە شێوازێکی جەوهەریانە ببینی و کاتێک مەسەڵەن کاتێک گروپێکی دیاریکراوە بێتە هۆی چەسانەوەی گروپێکی دیاریکراویتر کەواتە ئەو چەمکەی کە چ بەڕێزت باست کرد کە چۆن بتوانین ئێمە تۆ من ئازادی تۆ پێشێل نەکەم تۆش ئازادیم پێشێلکەم لێرەوە ئەو چەمکە کۆتایی پێدەچینە چەمکی ستەمکاریەوە کە ستەمکاریش بە خۆی چەک لە مەفهومەکانیەوەی کە بکوژی سەرەکی ئازادیە لە هەموو کۆمەڵگایەکە ئەوەی کە دەتوانێت ئازادیەکان لەناو کۆمەلگادا ڕێکخا دەبێ یاسابێ نابێ بەجێ بێڵین بۆ عورف، نابێ بەجێ بێڵین بۆ بیر و باوەڕی هێزێکی دیاریکراو، نابێ ڕێخستنی ئازادیەکان لە کۆمەلگادا هێزێک بێت بڵێ من بۆتان ڕێک دەخەم، دەبێت کۆمەلگا خۆی ڕێژخە چکە جیاوازی هەڵقڵاوی هەناوی کۆمەلگا خۆیەتی و ئازادی بەشێکە لۆک و هەناسەدانی کۆمەلگا. یەشێک لە قسە بەناوبانگەکانی جانجاک ڕۆسۆ لە پەیماننامەی کۆمەڵایەتی کە بەناوبانگە ئەموتەی و دێڕی یەکەمی دەست پێکردنی کتێبەکەشێتی لە ڕاستیدا بریتە لەوەی دەڵێن مرۆڤەکان بە ئازادی لە دایک دەبن بەڵام لە هەموو شوێنە کۆتوبەندکراون ئێستا ئەوەی کۆتوبەندی کردوون یاساکان بوون دەسەڵاتی سیاسی بووە کۆمەلگا بۆ کەلتور بووە. پێویستمان بەوەیە بۆ مەسلەی تەنزیمکردنی بۆ ڕێخستنەوەی کۆمەلگا ئازادیەکان یاسا هەبێ لە خۆرئاوا و لە دنیا مۆدیلێک لە دنیا کە هەبێ و ئازادی تیاابێ کە تۆ بڕات پێێتی جا هەر مۆدیلەکە سەیری کە چی وای کردو ئازادیەکان ڕێکخراون یاسا بۆیە دەبێت ئەمە یاسا تەنزیمی بکە ئەوە یاسایەک بێت کە شەرعیەتی هەبێ شەرعیەتی یاسا لە ڕاستیدا بریتە لەوەی کە لە زۆرینەی کۆمەلگا ڕای لەسەر بێ یالانی کەم ئەمە بە شێوشی ڕاستەخۆ بە شێوشی ناڕاستەخۆ زۆرینەی پەرلەمانتاران کە نوێنەری کۆمەلگان دەنگی پێبدەن و ڕەزامەندی لەسەر دەبەوە.